خی بەخشندە میهرەبان، سەلام و ڕەحمەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و جارێکی تر خۆشحاڵم کە بە خزمەت مامەستایانی بەڕێز و برانی خۆشەویست خوشکانی ئازیز دەگەینەوە. ئێمە تا ڕادەیەک لەخوا بە زیاد بێ خەڵکو جەماوەرێکی دڵسۆز و خەمخۆر و ڕاستەقینە دەنجی بە کۆمەڵی ئیسلامی داوە. ئێمە دڵمان پێیان خۆشە و من لێرە بەڕاستی دووپاتی دەکەمەوە کە لە کاتی خۆشیدا گوتومانە پێش ئەوەی کە خەڵک تاقیمان بکاتەوە ئێمە ئیمتیحانی خۆمان داوە. گوتومانە ئێمە پشتیوان بەخوای گەورە لە جێگەی متمانەی خەڵک دەبین و دەنجی خەڵک کە بە ئێمە دەدرێ زایە نابێ و ئەم دەنگانە دەپارێزین وەک چۆن لە قۆناغی ڕابردووماندا ئەگەر باسی 4 ساڵ بکەم دەنا زۆر درێژترە تەمەنی و مێژووی ئێمە لە 4 ساڵی ڕابردوو، بەڵام دیارە ئێستا کە باسی هەڵبژاردنە 4 ساڵ بۆ 4 ساڵ یا 5 ساڵ تقریبا ئێمە فراکسیۆنی ئێمە لە پەرلەمانی کوردستان سەلماندی کە احتیفازی بە دەنجی خەڵکەوە کردووە کە کاتی خۆ دەنجیان پێدراوە، بەرگریان لە مافەکانی خەڵک کردووە، سەرسەختانە لە پەرلەمان بەرگریان لە مافەکانی خەڵک کردووە و بەرگریان لە مافە گشتەکان کردووە و هەوڵیان داوە کە پەرلەمان فعلی بێ و کارا بێ و موسسەیەکی یاسادانەر بێ و چاودێری کەری حکومەت بێ و موسسەیەکی مەرجەعی سیاسی بێ. و لەم ڕۆژەوە کۆمەڵی ئیسلامی زۆر فشاری کەوتە سەر، بەڵام لە مەبادی و لە قەنەعەتی خۆی پاشەکشەی نەکرد. بەشێکی زۆری کە خەڵک متمانەی بەڕاستی بە کۆمەڵی ئیسلامی بەخشیوە لە ڕێگەی فراکسیۆنی کۆمەڵ بووە لە پەرلەمانی کوردستان و لە ڕێگەی فراکسیۆنی کۆمەڵ بووە لە پەرلەمانی عێراق و لە ڕێگەی تیمی بەشدار لە حکومەت بووە لە کابینەی هەشتەمی حکومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی هەڵوێستی سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی بووە لە بوارە سیاسیەکانی سەرگۆڕەپانی کوردستان. ئێمە لێرەشەوە هەر بە هەمان شێوە بەڕاستی پشتیوان بەخوای گەورە لەسەر ئەو پرۆژە و بەرنامەیە بەردەوام دەبین کە چی لە قازانجی خەڵک بێت چی لە بەرژەوەندی خەڵک بێ، ئێمە ئەوە دەکەین بە بەرنامەی خۆمان و ئەوە دەبێتە پرۆژەی ئێمە و ئەوە دەبێتە چەقی کارکردنی ئێمە کە لەمەوە کارێسە دەکەین و داکۆچی لێ دەکەین و لەسەری بەردەوام دەبین ئینشاءالله. ئێمە هەر قۆناغی بێ ئێمە لەسەر ئەو مەبادی و قەنەعەت و ئەو پرۆژە و ئەو بەرژەوەندیانەی کە گشتیە ئێمە لێی ناینە خوار بەردەوام دەبین لەسەری. جا ئێمە ئەگەر لە معارەزە بین ئێمە هەر بەردەوام دەبین لەسەر هەڵوێست و قەنەعەتەکانی خۆمان، ئەگەر لە حکومەتیش بەشداری بکەین هەر بەردەوام دەبین لەسەر هەڵوێست و لەسەر کار و پرۆژە و قەنەعەتەکانی خۆمان. بەڵام دیارە هەر کامێک لەوانە شێوازی کارکردنی جیاوازی خۆی هەیە. هەستن ئێمە ئێستا بڕیارمان نەداوە کە کامیان دەکەین، بەڵام یەک حەقیقەت هەیە بیزانن، ئەسڵ لە دروستبوونی پارتی سیاسی و بەشداریکردن لە پرۆسەکانی سیاسی بە تایبەتی هەڵبژاردن ئەوەیە کە حکومڕانی بەدەست بێنێ، کاروباری خەڵک بەڕێوەبەرێ، ئەو سەرپەرستی کاروباری خەڵک بکات لە وڵات. ینی ئەسڵ ئەوەیە. یان ئەگەر ئەمەی بۆ نەکراواتە زۆرینە نەهێنا کە حقوقی حکومەت پێک بێنێ، ئەو کاتەی دوو ڕێگای لە پێشە، واتە ئەسڵ ئەوەیە کە تو لە حکومەتدا بێ حکومڕانی بکەیت. ئێستا مە بۆی بەشداریمان کردووە ئەگەر زۆرینەی دەنجی خەڵکمان هێنابایە، واتە نیو زائیدێکمان پێک هێنابە لە پەرلەمان، ئێمە خۆمان حکومەتمان پێک دێنا، یا زۆرینەمان هێنابەواتە گەورەترین کوت لە ئێمە باین، ئێمە تەکلیف دەکەین کە بین حکومەت پێک بین لەگەڵ لایەنەکانی تر. بەڵام ئەگەر تو کە زۆرینە نەبووی لە هەردوو باریاندا، چ لە پەرلەمان چ لە وەکو کوتلەیەکی گەورە لە دەرەوەی پەرلەمان کە هەڵبژێردراوی، ئەو کاتەی ئەو حیزبە وەکو با بڵێن ئێمە تەماشا دەکەین. ئەگەر بە بەرژەوەندمان زانی ئێمە بەشداری کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان دەکەین، ئەوە هەر بە مفەسەلی ینی بە مجمەلی دێڵێن
بەڵام تەفسیلاتێکی زۆری هەیەەوە وردەکاری و تەفسیلاتەکەی بۆ سەرکردایەتی دەگەڕێتەوە پاش ڕاوێژکردن پرسوڕاکردن بە کادیرانی باڵای خۆی پێی باش بوو بەشداری کابینی نوێی حکومەتی هەرێمی کوردستان دەکات و ئەگەر زانی ئامانجەکان تاقیق نابن و ئێمە لە بەشداریکردنماندا قازانج ناکەین و ئەو بەرنامە و ئامانجەی کە ئێمە هەمانە لەم قۆناغەدا بە بەشداریکردمان لە کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان نایەتە دی ئێمە زۆر بە ئاسایی بڕیار دەدەین کە بەشداری حکومەت ناکەین و کاتەی معارەزەیەکی کارا دەبین بۆ مەبادی و قەنەعەت و هەڵوێستانی کە ئێمە هەمانە بەڵام من بە ئەم حاڵەتە سیاسی بەڕاستی تا ئێستا هەرێمی کوردستان ڕوون نەبووتەوە ئێمە کامە بڕیار دەین بۆ ئێمە لە ڕێگاوە بڕیار نادەین نەر لە ڕێگاوە ئێستا دەڵێن ئێمە بەشداری حکومەت دەکەین و نە لە ڕێگاوە ئێمە دەڵێن کاکە ئێمە معارەزە دەبین هەتا بارودۆخەکە ڕوون نەبێتەوە نەزانین داخوا ئەم وڵاتە بەرەوچی دەڕوا یعنی حکومڕانی 4 ساڵی ڕابردوو چۆن دەبێ چێ دەیکا ئایا وەکو 4 ساڵی ڕابردوو دەبێ یا مەسەلەن داهاتوودا جیاواز دەبێ ئایا ئێمە یعنی قورسایی خۆمان پێگەی خۆمان پێ دەدرێت لەو کابینەی داهاتوودا یان نا ئەمان هەموو کۆمەڵە پرسیارن جارێ هیچ گفتوگۆ و دانوستاندنێک سەبارەت بە پێکەنانی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان نهاتە ئاراوە بۆ ئێمەش هیچ بڕارێکمان نەداوە لە کاتی خۆیدا ئەمەش بڕیاری خۆمان دەدەین و هەڵوێستی خۆمان ڕوون دەکەینەوە ئەمە دەربارەی ئەو وەزعە سیاسی کە هەیە هەڵبەت ئێمە چاومان لەوەیە کە ئەم جارە پەرلەمانێکی کاراتر بێ یا با بڵێم کارا بێ لەوانەیە بڵێن ئەوەی پێشوو کارە نەبووە پەرلەمانی پێشوو باش بوو بەڵام بەداخەوە بەهۆی دەسەڵاتی حزبی لەم هەرێمی کوردستانە نزیکەی 2 ساڵ و نی پەرلەمان هەرپەک خرا کاتێک کە ڕێ لە سەرۆکی پەرلەمان دەگیرێ و لێناگەرم بچێتەوە پەرلەمان پەک خرا و پەرلەمان نەیتوانی لەو ماوەی کە پەک خرا هیچ یاسایەک دەربکە هیچ بڕیارێک بدا و لیژنەکانیش وەک پێویست ناتوانێت کارەکانی خۆیان بکەن مادام وا بێ کەواتە نەتوانراوە چاودێری حکومەتیش بکرێت حکومەتیش ئازاد بوو لەو 2-3 ساڵی ڕابردوودا بە ئازادی خۆی بڕیاریدا تەبان پاشەکەوتی موسی بڕیاردا کۆمەڵی بڕیاریدا مەسەلەن هیچ چاودێرێکی بەسەرەوە نەبوو پەرلەمانی کارا واتە ئەو پەرلەمانە بتوانێت یەکەم شت یعنی بتوانێت مەرجەعێکی سیاسی هەرێمی کوردستان بێ بۆ بڕیارە سیاسیەکانی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان پەسەندی بکە پەرلەمانی کوردستان ئاراستەی بۆ دیاری بکە هێڵە گەشتەکانی بۆ دابنێ پەرلەمان وەختێک کارا دەبێت کە فعلەن بتوانێت بەبێ بەڕاستی سانسۆری حزبی بەبێ بڕیاری حزبی بەبێ دەستێوەردانی حزبی بتوانێت یاسا دەربکە یاسا کە لە بەرژەوەندی خەڵک بێ پەرلەمانی کارە واتە بتوانێت چاودێری تەواوی حکومەت بکە من حەزەکەم بیزانم من یەکێک لە وەزیرانە بمە کە لە کابینی هەشتەم بووم خۆ لەخوا بەزیاد بمە ئەرچی خۆشمان تاڕادەیەک جێبەجێ دەکرد و پێمان زۆر ئاسایی بوو کە پەرلەمان باگمان بکە و لێپرسینەوەمان لەگەڵ بکە لیژنەی کشت و کاڵ لیژنێکی زۆر چالاک بوو ناوە داهاتن بۆ وەزارە دیار ئەمن دەچون بۆ لایەن لە لیژنەی کشت و کاڵ لە پەرلەمان بەڵام لەگەڵ ئەوەشدا یعنی هەمیشە حکومەت وەزیر وەزارەت شەرم و ترسێکی لە پەرلەمان هەیە کاتێک کە چاودێری دەکات و بەدوای کارەکانی وەیە نەک هەر وەزارەت و حکومەت ئێستا ئێمەی موسڵمانیش چاودێری خوای گەورە بەسەر خۆمانەوە نەبینین ڕەنگە ئەو کارانەی کە ئێستا نایانکەین بیانکەین و ڕەنگە هێندێک کاریشەیە کە دایانکەین دوای نایانکەین سروشتی بەشەر وایە کاتێک کە چاودێرێکی بەسەرەوە بێ کاتێک بزانێ یەکێک لێ دەپرسێتەوە محاسبەی دەکا بڕوا بکە زۆر لە کردەوەکانی خۆ ڕاست دەکاتەوە بە شێوەیەک بەرەوە دەچێت کە ینی شێوەیەکی ئاسایی و شێوەیەکی
سوودبەخش بۆ خۆشی بۆ وڵاتەکەی خۆشی. وەختێک پەرلەمان کار دەبێت کە پەرلەمان بتوانێت چاودێری حکومەت بکە، نەکە چاودێری بکە، بتوانێت محاسبەشی بکە. بەڵام ئایا لێگەڕان ئەو پەرلەمانەی خولی چوارەم محاسبەی حکومەت بکە؟ توانی محاسبەی سەرۆک حکومەت بکە؟ توانی محاسبەی جێگری سەرۆک حکومەت بکە؟ توانی 4 وەزیر بانکە و نەکە بانکێشی ئاسایی بەڵکو لیان پرسێتەوە و محاسبەیان بکە؟ لێ نەگەڕان پەرلەمان کارا بێ و پەرلەمان بتوانێت دارایی شەفاف بکە، بتوانێت بودجە پەسەند بکە، بزانێت کاکە داهاتی هەرێمی کوردستان چەندە و چۆن خەرج دەکرێت، بزانێت حکومەت چۆنی خەرج دەکات. ئەسڵەن من خۆ لەوێ بووم تەمەن، نە 2014 نە 2015 نە 2016 نە 2017 ئەو هەرزەشی بەسەر داهات نەمزانیم تا ئێستا دەڵم پرۆژەیەک حازر کراوە، بەڵام بزوو نەچووتە پەرلەمان. ئەوە گەورەترین کێشەیەکە لە موسساتی تەنفیزی و تەشریعیدا هەبێت لە هەرێمی کوردستان. کاتێک ینی حکومەت پارەی خەرج بکە، ئەم پارەیە بە یاسا لە پەرلەمان نەڕوێندرێ و پەسەند نەکرێت، چونکە یاسای بودجە هەیە لە پەرلەمانی کوردستان. بۆیە وەختێک پەرلەمان کارا دەبێت کە بتوانێت بە ئەرکەکانی خۆی هەستێ. من پێم وایە وێ ڕای ئەمە پەرلەمان کارێکی کەشی هەیە، هەرچەند لە ئەرکەکانی نەنووسراوە، بەڵام من قەناعەتم وایە ینی کۆی گشتی کارەکان ئەسڵەن هەر پەرلەمان بۆ ئەوەیە، نوێنەراتی خەڵک بۆ ئەوەیە، ئەویش ئەوەیە کە ئەو پەرلەمان تارێکە ئەو کەسە کە دەبێت بە نوێنەری خەڵک هەمیشە پردێک دەبێت لە نێوان خەڵک و دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسەدانانیش کە پەرلەمانە و حتا دەسەڵاتی دادوەریش کە قەزایە. واتە دەبێت ئەوە نوێنەری خەڵک بێت لە گەیاندنی معاناتەکانیان و مشکیلە و کێشە گرفتەکانن و خەمەکانیان بە هۆڵی پەرلەمان و دەرکردنی یاسای پێویست ئەگەر پێویست بکە و لە هەمان کاتدا ناچارکردنی حکومەتیش دەسەڵاتی جێبەجێکردن بۆ ئەوەی کە داواکاری خەڵک جێبەجێکا و کێشەی خەڵک چارەسەر بکە. ئەوە دەبێتە نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵک کە خەڵک دەنجی پێدا و هەڵی بژاردووە. ئومێد دەکەم کە ئێمە لەم خولەدا بتوانین بەڕاستی پەرلەمانتارەکانمان ینی بەم ئەرکانە بە شێوەیەکی گشتی هەڵبرسن، یانی کە ئەرچی قورسە بەڕاستی. یعنی ئەرچی پەرلەمان لەم خولەدا کە دەبێ بتوانێت کە بە ئەرکە گرنگ و یاسایەکانی خۆی هەڵسێ، لە هەمان کاتدا نوێنەرێکی ڕاستەقینەی هەڵبژێردراوی خەڵکیش بێ، مادام خەڵک بە ئەندازەیەک بە ژمارەیەک پشگیری کردووە کە ببێت بە نوێنەری. ئێمە دەمانێت پەرلەمانێکی ئەوە هەبێت بەڕاستی، پەرلەمانێکە تعبیر لە معاناتی خەڵک، لە ئێشوژانی خەڵک، لە خەمی خەڵک بکە کە خەڵک خۆتان زانیانی لە هەرێمی کوردستاندا بەداخەوە یین لە مافە یاسایی و ئاسایەکانی بێبەشە، لە خزمەت گوزاری ئاسایەکانی کە مرۆڤ لە سەروی زەوی پێویستە هەیە بێبەشە. ئازادیەکان تەماشا دەکەی کۆمەڵی سنووری هەیە، ئەگەر لە بەرژەوەندی دەسەڵاتێک یا لە بەرژەوەندی دەسەڵاتداران نەبێ ئەویش سنووردارە و دەسەڵات بەداخەوە خەمی نییە کە خەڵک کێشەی هەیە، خەڵک بێ ئاوە، خەڵک بێ کارەبایە، خەڵک بێ نانە، خەڵک نەخۆشی هەیە، خەڵک کۆمەڵی گرفتی هەیە، بێجێگە و ڕێگەیە، خەمی نییە. ئەمنیشی لە خاڵە لاواز و پڕ خەفەتەکانی کە من بەڕاستی بینیمە لە دەسەڵاتی 4 ساڵی ڕابردووماندا ئەوەیە کە بەداخەوە مەگەر چۆن دەنا بەرپرسانی هەرێمی کوردستان خەمی خەڵکیان نییە.